لە دانیشتەکانی پێشوو لە ڕێگەی تێکستەکەی کانتەوە گفتوگۆی فکرەیەکرا ئایا ویست چی حاکمە لەسەری، چونکە وتمان هەر لە سەرەتاوە کانت ویستی چاکە بە ئەساسی ئەخلاق دادەنێ. لێرەوە ئەو فکرەیە تەرح دەکا پێشتر کانت کە ویستی چاکە لە خۆیان چاکە و ئەساسی هەموو کاروکردەوەیەکی ئەخلاقیە. بەڵام دواتر سێر دەکەی کانت بۆ ئەوەی زیاتر ئەم فکرەیە ڕوون کاتەوە کە ویستی چاک چییە، چۆن دەبێتە ئەساس بۆ هەموو کاروکردەوەیەکی ئەخلاقی. دێت فکرەیەکی تر بەرامبەری دەکاتەوە، ینی ئەوە ڕوون دەکاتەوە کە ویست شتێکە دەکرێت شتێکی تر فرمانی پێ بدا حاکم بێ لەسەری، و لەوێوە ویست بڕیار بدا کردەیەک ئەنجام بدا یان نەیدا. ئەمەی کانت پێمان دەڵێ کاتێک کە دێت ئەمە ڕۆشن دەکاتەوە ئەم فکرەیە دێنێت، پێمان دەڵێ ویست لەسەری ویستەوە شتێکی تر هەیە کە تەحەکوم بە ویست دەکات. ئەو کاتە ویست لە خۆیان شتێکی ڕەهانیە، وابەستەیە بەچیەوە بە شتێکی ترەوە. بەڵام کانت لە سەرەتا ئەمە ڕۆشن ناکاتەوە و ویستی چاکە وا نیشان دەدا کە ڕەهایە. ئەلێرەوە ئیشکالێک دروست بووە، تەوان دواتر دەبێت کانت بۆمانی حەلکات. ئەویشەوەیە ئەگەر ویستی چاکە بنەما بێت دەبێت ڕەها بێت، ئەگەر بنەمای هەموو کاروکردەوەیەکی ئەخلاقی بێت دەبێت ڕەها بێت، نابێت شتێکی تر لە سەروی خۆیەوە دیاری بکات. تەبەنە و لە درێژەی باسەکەیە هەر پێ لەسەرەوەدا دەگرێت هەر ویستی چاکە بنەما ڕەهاکەیە. بەڵام کەچی لێرەدا سێر دەکەی کە باسی ویستمان بۆ دەکات، دەزانین کە ویست لە خۆیە وەکو ئامرازێک وایە نەچاکە نەخراپە، ئامرازی بڕیاردانە. لەبەرەوە دەبێت چی حاکم بێ لەسەری، ئەوەی حاکم دەبێت لەسەر ویست ئەوە تەحدیدی دەکا ئەو ویستە چاکە، ویستی چاکەیە یا ویستێکی ترە. بۆ نمونە ویستی هێزە، ویستی مڵکە، ویستی تۆ ویستی زۆرە دەیە کە دەبنە بنەمای کاروکردەوەی یا دەبنە وەسیلەی بڕیاردان لە ناو ئینسانە بۆ ئەوەی ئامانجەکەی خۆی دیاریکە. ئەمە لە یۆنانە بە جۆرێک لە هینیشا هەیە، لە هەورامی خۆشمانە هەیە کە دەڵێن ماڵ وەشەویستە، ینی ماڵی لەلا خۆشەویستەوە، ئەمە عشقی ماڵ هێنی دەکات، ئامانجێتی بگات بە ماڵ، چونکە عشقی هەر شتێک دەتگەیەنێ بەو شتێکە داوایەکە، ویستێکە لە تو داوایەکە لە توەوە ویستێک پشگیری دەکا بۆی بگەیت تا ئەو ئامانجە. عاشقە جەماوەر هەیە، عاشقە حکمەت هەیە. فەیلسوف چییە؟ فەیلسوف عاشقە حکمەتە. فیلۆ بە معنای عشق و خۆشەویستیوە و جۆرە لە مەیلکە لە ناوەوە هەیە بۆ شتێک. فیلۆسۆفیا سۆفیاش حکمەتە. فیلۆ دیمۆسیشە، ینی عاشقی جەماوەر. ئەمانە هەمووی دەلال لە چی دەکەن؟ ویستنە تەحدید دەکرێت، ینی کەواتە ویست لە شوێنێکا تەحدید دەکرێت بە شتێکی تر. بەس کانت لێرە لەگەڵەوەشە دەیەوێت فکرێکگەیە مناقەشەی بکە، بەڵام کێشەیەک بۆ خۆی دروست دەکا، ئەویشەوەیەکە لە سەروی ویستەوە شتێکی تر هەیە دەبێت ویست دیاریکە. ئەو کاتە ویستی چاکە یا چاکە ویستی، ینی عاشق بوون بە چاکە، و هەز دەکەم لێرە دەبێت بیکەین بە عاشق بوون بە چاک بوون، نەک چاکە. ئەو کاتە کە کردت بە چاکە دەبێتە بابەت، بەڵام کە کردە چاک بوون ینی تۆ لە خۆتە عشقی ئەوەی کە عاشقی ئەوەی کە چاک بیت. ئەو کاتە کە ڕەبتت کرد بەبوونەوە یەکسەر پەیوەست دەبێت بەچیەوە بەوەی کە لە ناو ئینسانی ئەو جەوهەریە دەبێت بێتە بوون و دەرکەوێت. بەس کاندام ڕەبتەی نەکردووە. ئەوەی بەس لەم پەرەگرافات جێگەی سەرنجە ئەوەیە کە ئەو فکرەیەک دێنێ لەبارەی ویستەوە، ویست چی لەسەری حاکم بێ. تەسەورێکەیە کە تەسەورێکی عامە هەمومان دەزانین، بە کەسێک دەڵێن ئەوە شوێنی غەریزەکانی کەوتووە، یانی چی؟ ینی ویستی لەژێر حکمی حەز و ئارەزوەکانی هەیەتی.
وام فكرەیە کە لێرە کانت مناقەشەی دەکا فکرەیەکی باوە ئایا ئێمە بە عەقڵ بچین بەڕێوە بەگوێ عەقڵ بکەین یا بەگوێ ئارەزوەکانمان بکەین یا بەگوێ شتێکی تر بکەین بەگوێ بکەین یانی چی یانی فرمان لەوە وەرگرین و ویسمان بکەوێتە ژێر فرمانی ئەوەی کە ئیتر عەقڵە یا ئارەزوەکانە ئەو کاتە ویست کە فرمانێکی بۆ دێ بڕیاری جێبەجێکردنی دەدا و وەسایل دەدۆزێتەوە بۆ جێبەجێکردنی ئەو فرمانە ئیتر ئەگەر فرمانەکە لە حەز و ئارەزوەکانەوە بێت لە عەقڵەوە بێت لە هەر شتێکی ترەوە بێت ئەو فرمانە چی دەبێت لە نەریتێکەوە بێکەت هەیە لە ناو کۆمەلگایەکی دیاری کراوە ئەوەی لێرە کێشەیە ئەوەیە کە وەکو وتمان عەقڵ شتێکەیە دەبێت لە سەر و ئیرادەوە عەقڵ دیاری کات تەمان دوو فکرە هەیە لێرە ئەو مناقەشەی دەکا بە درێژایی ئەم بابەتە کە ئەمڕۆ دەبێت لێ ببینەوە ئەویش چییە ئەویش ئەوەیە ئایا عەقڵ حاکمی ویستە یا حەز و ئارەزوەکان بەڵام لەناو پەرەگرافەکانە وشەی عەقڵ بە چەند معنایەکی زۆر زۆر جیاواز بەکار هاتووە و لە هەر سێ پەرەگرافی جیایە ئەو سێ پەرەگرافەی ئەخیر کە ئەمڕۆ باسی دەکەین هەر یەکێکیانە وشەی عەقڵ معنایەکی هەیە و من لێرە هەوڵ دەدەم معناکان جیاکەمەوە یەکێکیانەوە بوو کە لە دانیشتەکەی پێشوو باسمان کرد طبعا من جۆرێکی تریش لە عەقڵ هەیە ئەوەشە ڕەبط دەکەم بەوەوە بۆەوەی ڕۆشنتر بێتەوە ئێستا ئەوەی کە لە پێشتر باسمان کرد عەقڵێکە بیر لە چی دەکاتەوە بیر لە وەسائلەکانی خۆشگوزەرانی دەکاتەوە لەگەڵ کارکردن ئەو سیستەمەی کە ئەو وەسیلانە بەکاردێنێ بۆ خۆشگوزەرانی لەمە ڕادەمێنێ و سوپاسگوزار عەقڵێکی سوپاسگوزارە بە معنا فۆرم شکڵیەکەی یعنی سوپاسگوزاریەک تەنها چییە تەنها ئەوەندەیە لە بەرامبەر ئەم سوپاسگوزاریە هیچ نییە ینی کاتێکە تۆ سوپاسی کەسێک دەکەیت لە بەرامبەر ئەوەی کە بەخشینێک لەوە ڕووی داوە فعلەن دەبێت تۆ شتێک بکەیت خۆ هەر ئەوە نییە بڵێ سوپاس وەکو قسەیەک بۆ نمونە لە لێبوردنە کاتێک کە تۆ داوای لێبوردن لە کەسێک دەکەی دەبێت گۆڕانێک لە تۆ ڕووی دابێت ئەوەی کەوای لێ کردووی کە عەزەتی ئەو بیت فعلەن تۆ بە خۆتا چوو بیتەوە و ئەم شوێنەت بۆ خۆت کەوت بیتە تێڕامان لی ینی لەو شوێنەوە دەڵێ داوای لێبوردن دەکەم ینی ئەوەی کە من لە مەودووە فعلەن من خۆمم بینیەوە بە بۆنەی ئەو هەڵەیەوە ئیتر لە مەودووە ئەمە لە منە ڕوونەدا کاتێک کە ئەمە ڕوونەدا تۆ هەر بڵێ داوای لێبوردن دەکەم ئەم قەولە ینی داوای لێبوردنەکە بۆ ئەو بێ داوای لێبوردن لێرە بۆ کەسەکە نییە ینی کەسەکە نیشانی کەسەکە دەدەی کە من ئەو وەکو جاران نەماوم لە دوای ئەوەی ئەو هەڵەیەم کردووە لە دوای ئەوەی ئەو بەهۆی ئەمەوە تۆ ناڕەحەت بوویت یا شتێکم کردووە کە باش نەبووە من ئەو شوێنەی خۆم دەرک پێ کردووە کە وای لێ کردووم من باش نەبم و پێشتر من ئەمەم دەرک پێ نەکردووە لە دەرەنجامی دەرک پێکردنی ئەم جارە ڕێگە نادەم ئەو شوێنە هەڵم پێ بکە ینی لێرە یەک پرۆسە هەیە تۆ پیایە تێپەڕیوی لە دوای ئەمە خۆی ئەمە گرنگە ئەم پرۆسەیە کە تۆ پیایە تێتەپەڕی وشەی دەربڕینی و لێبوردنەکە هیچ معنایەکی نییە بەبێت تێپەڕین بەم پرۆسە ئەو کاتت کە تۆ دەڵێ داوای لێبوردن دەکەم تۆ بەرامبەرەکەت ئاگادار دەکەیتەوە کە جارێکی تر لەو شوێنە حەزەر لە من مەکە کە ئەزیاتر بدەم چونکە من ئەو شوێنەی خۆمم چی کردووە چاک کردووە لە مۆزوعی سوپاسکردنی شارە بامان شێوە کاتێک کە کەسێک شتێکت پێدەبەخشێت تۆ لە بەرامبەر ئەمە چی ڕوو دەدا لە تۆ بەڵام کاتی هەر ئەوەندە بێت تۆ ئەمەی پێبەخشی و دڵت خۆشە بەمە و ئیتر تۆ دەڵێ سوپاس ئەمەت پێبەخشیوم ئەمە نامانگەێنێ بە هیچ گۆڕانێک لە کەسەکە دووز ناکە ینی سوپاسگوزاریە کە بەبێ ئەوەی هیچ ئەساسێکی لە پشتەوە هەبێ جا ئەم جۆرە لە عەقڵ چی دەکا ئەم جۆرە لە عەقڵی سوپاسگوزار تەمان ڕەبتە بە عەقڵێکی ترەوە کە عاشقی شتی عەجایب و غەریب و ئەو شتانەیە عاشقە ینی هەر لە خۆی ینی حەز دەکا مەیلی بۆ ئەوە هەیە شتانێک ببینێ عەجیب بێت و ئەم عوجبە نەک عوجب تەبەن بە معنای فەلسەفیەکەی ناکە جۆرێک لە دەهشەت هەیە ئەمە عوجبە
تۆ معجب دەبی بە شتێک و ئەم عجبە لە ڕاستیا هیچ شتێک هیچ دەرەنجامێکی نییە فەرزان کاتێک کە تۆ هەر نەک لە دروستکراوە کاسر و شتێکانە کاتێک لە دروستکردنی ئامێرێک دەبینی بە شکلێکی زۆر سێر دروستکراوە تۆ عجیب دێلەوە ینی تووشی عجب دەبی یعنی چی یعنی ئەو شتە لە لات گەورەیە ئەو شتە گەورە دەکەی لای خۆت ئەم گەورەکردنە چ بۆ ئەوەی کە هەیە چ بۆ خۆت هیچ معنای نییە یعنی شتێکی چییە شتێکی پوچە لە ڕاستیە یعنی شتێکە تەنها دەسوورێنێتەوە تەنها حاڵەتێکە وەری دەگریت و لەو جۆرێک لە عجب دروست دەبێت بەبێەوەی هیچ ڕوو بدات تەبان لە بەرامبەر عجبا چی هەیە داشەت هەیە داشەت شتێک دەبینی تووشی داشەت دەبی شتێکە نامەلوفە پێشتر نەتبینیەوە شتێکی تازەیە شتێکە کە ڕوو دەدا ڕاددەگرێ ڕاددەوەستێنێ دەتەوێت لی تێبگەی داشەت واد لێ دەکا کە تۆ چی بکەی بچی بە شوێن ئەوەی کە ڕوویداوە چۆن ئاوا ڕوویداوە و هەوڵ بدەی لێ تێبگەی لێرە داشەت دەخاتە ناوچەوە ناو بیرکردنەوە ناو ناسینەوە بەڵام عجب ناتخاتە ناو ناسینەوە ینی بە هیچ شێوەیەک معجب بوون بە شتێک واد لێ ناکا فەرزەن بۆ نمونە معجب بوون بەو هێزەی کە ئەم شتانەی خوڵقاندووە چۆن ئەم هەموو شتەی خوڵقاندووە ئەمە بەرە ئەوەت ناباکە هینکەیت بچی بیناسیت ئەو هێزە بناسی یا تەنانەت ینی ئەوە بناسی بۆچی ئەم شتانە ئاوان وەزیفەی بوونیان چییە ینی ئەمە هەرگیز ناتباتەوە سەر وەزیفەی بوونی ئەو شتە تەنها ئەوەیە تۆ چی دەکەی ئەو شتە لەلات گەورەیە و هیچی تر ینی وەکو جۆرێک لە یاری وایە ئەوە دواتر تەمان لە پەرەگرافەکەی ترا باسی ئەو جۆرە لە عەقڵ دەکا کە حەزی لەم یاریکردنەیە و ناونداوە زانست و علم و ئەو شتانە ینی جۆرێکە لە مەتەڵکاری و مەتەڵبازی چوزانم جۆرێکە لە عەقڵی حسابی لەویا ئیشێک دەکا شتانێکی زۆر سیر حەل دەکا ینی سیرن هیچی تر نا سیرەکەشیان لە چیایە لە وایەکە ئەم هەموو شتە چۆن پێکەوە کۆکراوەتەوە و فەرەزەن ئەو ئاوا ڕاوەستاوە وەکو یاری هین وایە ئەو یاری سێرک و ئەوانە کە ئەمانە شتانێکی سیرن لەوێەوە کە تۆ پێت سەیرە چۆن بە شێوەیەکی ئاسایی ئەم شتە ئاوایە بەڵام ئەمە لە حاڵەتێکی ئاسایی دەرچووە و سەیرە بەبێ چی تەنها سەیرە تەنها خۆشیەکەت پێ دەدا شتێکی سیر دەبینی یعنی لەو حاڵەتە مەلوفە دەرت دەکا کە تۆ پێ ڕاهاتی چاوت شتێکی دین دەبینێتە تازە دەبینێت جۆرێک لە خۆشی سایکۆفیسیۆلۆژیت توش دەبێت وەجگە لەمە هیچی تر هیچ بەرەمێکی تری نییە ئەلێرە ئەم جۆرە لە بیرکردنەوە دێ چی دەکات دەیەوێت ناسینی ئەوەی کە هەیە ئەو بوونەوەرەی کە هەیە ینی کورت کاتەوە لە چیە لەوەی کە بڵێ ئەوەی کام بوونەوەرەی دروست کردووە دەسەڵاتێکی گەورەیە هێزێکی گەورەیە عجب بە گەورەی تەبەن ئەم جۆرە لە عجب بە گەورەی هەر خۆی لە خۆیان چییە مەیلێکە بۆ گەورەی مەیلە بۆەوەی تۆ بتەوێت گەورە بیت گەورەیش چییە مەزنی و گەورەی شتێکی چەندیە ینی ژمارەیە حسابیە لەبەرەوە ئەم جۆرە لە بیرکردنەوە لە ئەسڵا بیرکردنەوەیکی چییە بیرکردنەوەیکی حسابیە لەبەرەوە قەت بیر لەوە ناکاتەوە ئەرێ ئەساسی بوونی ئەم شتانە چییە ئەمە بۆ هەیە یعنی عەقلێک نییە ئامانج لە لای گرنگ بێ غایەت عەقلێکە بیر لە ناو کارکردنی شتەکانە بیر دەکاتەوە لە ناو خوڵقاندن و بوون و غایەتی شتەکانە بیر ناکاتەوە لەبەرەوە ئەمە تەنها عجبێکە و هیچی تری لە پشتەوە نییە و لە شوێنی ترا خۆسەر قاڵکردن بە هەندێشتەوە بۆ نمونە ڕاضیات تۆ خەریکی دەبی ڕاضیات حاڵەتێکی هاوایە کەسەکە دێ کۆمەڵە هاوکێشە و کۆمەڵە شتی سەیر و سەمەرە حەل دەکات ئەمانە جۆرێک لە چییە جۆرێک لە سەیری دروست دەکات ئەوە ناخۆی ئەم هاوکێشانە تۆ ئەگەر بیری لێکەیتەوە لە حەلکردنیا تەبەن لە حەلکردنیا سێر دەکەی شتێکی ئاوانیە کاتێکە عەقڵ دەبرێتە ئەو شوێنە تەنها ئیشی ئەوەیە لەو شتانە سەیری ئەو شتانە بکاو تووشی سەرسوورمان بێت و جگە لەوەش
یا عقلێکی سوپاس گوزار بێ یا عقلێکی تعجبکار، یعنی حەزی بەوە بێت شتێکی سێر ببینێت تاوەکو تووشی تعجب بێت، خۆشی لەم تعجبە ببینێ، خۆشیەک و بەس بەبێ ئەوەی بیخاتە ناو تێڕامانەوە. ینی داهشت لەبەرەوە دەبێ ئەمە داهشت لە چی جیاکەینەوە؟ لە عجب جیاکەینەوە. عجب هیچ بەرەمێکی نییە، ینی عجب ناتخاتە ناو بیرکردنەوە، تەنها ئەوەیە حاڵەتێکە بۆ دروست دەکا هەست دەکەی ئەمام کەسە شتێکی سێری کردووە پێی معجبی. جا ئەم عەقڵە کاتێک کە ئێمە دەیبینەوە شوێنە ئیشی تەنها ئەوە بێت ئەو کات ئێمە لە چی دووری دەخەینەوە؟ عەقڵ، ینی عەقڵ دەکەین بە شتێک کە هیچ وەزیفەیەکی نیە لە ڕاستیە، ینی شتێکی پێت دەدەین کە لە ئەساسا چییە؟ وەسیلەیە بۆ جۆرێک لە چوزانم خۆشی کە شتێکی حاڵەتێکی کاتیە ئینسان تووشی دەبێت و جارجار حەز دەکا بە بینینی شتی واوا و ئەمەندە وەزیفەکەیەتی. یا دەبێتە عەقڵێکە جۆرێک لە بیرکردنەوە کە پێی خۆشە کە ئاوایە و پێی خۆشە ئەم شتانەی پێدراوە و دوایەوە ئەو جۆرە لە سوپاسگوزاری کە باسمان کرد، سوپاسگوزاریەکی بێناوڕۆک کە سوپاسی خوا دەکا، سوپاسی ئەو عیلەتە ئەو هێزە دەکا کە وای کردووە ئەم شتانەی هەبێت. ئەمە گەر ملاحەزەی بکەی لە شوێنەکە فەرزەن کەسانێکی دەوڵەمەند هەن ئەم جۆرە لە سوپاس دەکەن، تەبەن دەبێ و کاتە و کەسانی کە دەوڵەمەند نین چی بکەن لە جاتی سوپاس؟ بە گلەیی بکەن. ینی ئەم عەقڵە سوپاس گوزارە لەگەڵ عەقلەکەی کە گلەیی دەکا چین؟ دوو دیوی یەک دراون، هەردووکیان هەمان شت دەکەن. ئەمەیان ینی ئەمە عەقڵیەتێکی شعبیە کە هەر لە ژانی ڕۆژانەشە هەر دەردەکەوێ، ئەوانەی کە نیانە خەڵکانێکن دایمە گلەیی دەکەن، ئەوانەشە یانە بۆ خۆیان ئەم گلەییان نییە. لە فەرزەن کەسێک لە زروفێکی ئیسفادە دەکا، شتانێکی دەست دەکەوێ پێی خۆشە ئەمانەی دەستکەوتووە سوپاسی زروفەکە دەکا، ئەوی ترکە لەناو ئەم زروفە بەدبەخت بووە چی دەکا؟ گلەی لە زروفەکە دەکا، گلەی لە چەرخ دەکا، چەرخی چەپگەرد و کۆمەلە شتەیە کە ئێمە بیرکردنەوە گلەی ئامێزە. تەبەن ئەگەر ئێستا ئێمە بیرکەینەوە ئەم بیرکردنەوە گلەی ئامێزە لەناو ئێمە گەیشتوەتە لووتکەی خۆی، لە هەموو شوێنێک چی دەبارێ؟ گلەی دەبارێ. وە خەڵکێکی تریشەیە ئەوەی کە گلەی ناکا ئەوە چی دەکا؟ سوپاسی وەزاکە دەکا. تەبەن جا ئەمە جۆرێکە لە ئەم سوپاس گوزاری و گلەییکردنە جۆرێک لە پوچی لە پشتەوەیە، ینی هیچ نییە جگە لەوەی کە ئەمەی سوپاس گوزارە، ینی سوپاس گوزاریەکەی جگە لە جۆرێک لە خۆنواندن و لە خۆڕازی بوون هیچی تر نییە. و ئەمانە ئەگەر بگەڕێنەوە بە وردی دەیبینن لە شوێنەکانە، تەنانەت سێر دەکەی خانوویەکی گەورە کراوەتەوە لە ئینان سوپاسنامەیەک بۆ خوددا لەسەری نووسراوە، ینی ئەمە خۆی لە ڕاستیە نایوە سوپاسی خوددا بکات، دەیەوێ خۆی ئەوە نیشان بداها وەکو بڵێ خوا منی خۆش دەوێ ئەمەی پێداوەم بەڵام نەیداوە بە تۆ. ئەمە خۆی جۆرەکە لە دەربڕینی لە پشت ئەم سوپاسکردنەوە چییە؟ جۆرێک لە حەسوودی جوڵاندنی بەرامبەرەیە، جۆرێک لەوە هەیە کە بڵێ من لە تۆ باشترم. ئەلەم جۆرە لە بیرکردنەوە کە لێرە دەڵێ عەقڵ ئەگەر بێت و سروش تەنها بۆ ئەوەی دانابێکە بیر لەوە بکاتەوە ئەم شتانەی پێداوە سوپاسی بکات و سەیری کاکە ئەم شتانەی هەیە و خۆشە ئەمانەی هەیە و لەوێەوە سوپاسی بکە. ئەم جۆرە لە سوپاس گوزاری ئەسڵەکەی چییە؟ ئەسڵەکەی دەگەرێتەوە بۆ ئەو جۆرە لە خۆنواندن و خۆ بە گەورە بینین لە بەرامبەر ئەوی ترا خۆجیاکردنەوە لەوی دی. و ئەمە ئەم جۆرە لە سوپاس گوزاری کاتێک معنای هەیە کە بەرامبەرێک هەیە فعلەن ئەو شتانەی نییە و ئەو چی دەکا؟ ئەو لە بەرامبەر ئەمەی کە ئەم سوپاس گوزارە ئەو چی دەکا؟ گلەی دەکا. و ئەو تیشمان هەردووکیانەوەی چ گلەی دەکا؟ ئەوەی کە سوپاس گوزار هەردووکیان لە بەرامبەر یەکە معنایان هەیە. یعنی ئەگەر ئەوی دی نەبوایە ئەم سوپاس گوزاریەکەی معنای وەرنەدەگرت. ئەم جۆرە لە عەقڵیەت وا بڵێم نەک عەقڵ، جۆرە لە عەقڵیەت ئەلێرە باس کراوە کە عەقڵ فعلەن ئێمە چی بکەین؟ عەقڵ تەنها با ئیشی ئەوە بێ بۆ خۆی هەر خەریکی ئەو تەعەجوب و سوپاس گوزاری و ئەو شتانە بێ، ئێتر ئەوی تری باقی ژیان کە ڕەبتی بە
پەیوەندی من و ئەوانی ترەوە هەیە و ئەو سیستەمەوە هەیە کە پەیوەندی من و ئەوانی تر ڕێک دەخا ئەمە یانی تر دا ببڕێنین لە چی لەو هێزە خوڵقێنەرەی کەچی دروست کردووە کە بنەوەرەکانی دروست کردووە یعنی ئەو کاتە ئێمە بەدەر لە خوڵقاندنی مرۆڤ بیر لە چی دەکەینەوە بیر لەو سیستەمە دەکەینەوە کە پەیوەندی مرۆڤەکان ڕێک دەخا و ئەو کاتێ ئێمە پێویستمان بە بیرکردنەوەی ئەمە نابێت تەنها پێویستمان بە چییە غەریزەکان پاڵمان پێوەنێن و ئاسانترین ڕێگا بدۆزینەوە بۆ ئەوەی چی بێت بۆ ئەوەی بتوانین ئەو فشارە کە هەیە لەسەر خۆمانی لا بین و کە ئەمە ناومان ناوە خۆشی یعنی خۆشی لێرەش چییە خۆشی نەمانی فشارە نەک خۆشی شتێکە لە ناو خۆیان خۆشە ئەم جۆرە لە بیرکردنەوە خۆشی وا دەبینێ فەرەزەن غەریزەکان چی دەکەن خۆشی غەریزی لە دەرەنجامی چی دروست دەبێت لە دەرەنجامی ئەوە دروست دەبێت کە فشارێک تۆ فشارەکە لا دەبێت فرۆی داوا باسی خۆشی دەکات چونکە لە غەریزەکانەوە سەیری شتەکان دەکات ئەڵێ وەکو وایە تۆ لە شەوێکی ساردا قاچت لە بن بەتانیەکەەوە دەردێنی ئەوە ڕاکشاوی قاچت سەرمای دەبێت دواتر دەیخێتەوە ژێر بەتانیەکە گەرمی دەبێت دەڵێ خۆشە ئەم خۆشیە لەکوێوە هات لە دەرەنجامیەوەی قاچت سەرمای بووە کاتێ ئەم گەرمیە خۆشیت پێدەدا جۆرێک لە خۆشی دەبینی لەوەی کاچیە فشاری سەرماکە لەسرت لاچووە و ئەم جۆرانە ئەم جۆرە لە خۆشی کە ئەو جۆرە لە خۆشگوزەرانی دروست دەکات کە غەریزەکان وامان لێ دەکەن پێ بگەین ئەم جۆرە خۆشیێکی سەلبیە سەلبیە یانی چی یانی بەوە خۆشە کە شتێکی تر نەفی دەکاتەوە یانی لە خۆیان چی نییە لە خۆیان خۆش نییە دەرەوە ساردا من سەرمامە کاتێ دێمە لای سۆبایەک گەرمم دەبێتەوە جسمم حاڵەتی ئاسایی وەردەگرێتەوە ئەوە چییە ئیتر هەست بە خۆشیەک دەکەم برسیمە کاتێک کە نان دەخۆم هەست بە خۆشیەک دەکەم غەریزەکانی تر بامان شەوە فشارێکە دروستی دەکەن و ئەو فشارە دواتر لا نەما لاچووەوە چییە ئەوە خۆشیەک دروست دەکات ئەگەر ملاحەزەتان کردبێ ئەوەی کە ئاغا دروست دەکات ئاغا سیاسەتێکی لەو جۆرەی هەیە لە بەرامبەر چییە لە بەرامبەر خزمەتکارەکانە ئاغا دەبێت زۆر زیرەکانە بتوانێت کەسەکان فشار لەسەر کەسەکان دروستکە و دواتریش خۆی چی بێ خۆی بێت فشارەکەیان بۆ لابە ئەو کاتە و دەبێتە مەزدەری چی مەزدەری خۆشیەکان و دەبێت بە جۆرێکیش فشارەکان کە دەکەونە سەر ئەو خەڵکە وای لێ بکا کە یعنی چۆن ئەم خەڵکە دەکەیتە کۆیلە بەم ڕێگایە چۆن ئەم خەڵکە خۆشی تۆ بە سەبەبی خۆشی بزانن دەبێت تۆ لە لایەکەوە ئیش لەسەرەوە بکەی ناڕەحەتیان بکەی بەبێ ئەوەی هیچ شتێکە بێ کە تۆ ناڕەحەتت کردوون لە لایەکی ترەوە بێ لە بەرامبەر ئەم ناڕەحەتیە ئەم ناڕەحەتیان لەسەر هەڵگری و تاوەکو چیت لێکەن تاوەکو سوپاسی تۆ بکەن کە خۆشیان پێ دەدەی کاتێک کە لێرە ئێمە بە وردی لەم شتانە بیر دەکەینەوە کاتێک ئەمە دەبێتە مەبدەئی ژیان وەکو ئەو جاریش باسم کرد ئەو فکرە ڕۆسۆیە لە ڕاستیە ئەساسی چییە ئەساسی کۆیلایەتیە ئەساسی ئەو سیستەمی هێزە سیستەمی ئاغا و کۆیلە ئاغا و خزمەتکار ئاغا و کاتە چی ئاغا جۆرێک لە عەقڵیەتی هەیە کە قودرەتی ئەوەی هەیە بتوانێت فشار بخاتە سەر کۆیلە بەبێ ئەوەی وەکو خۆشی وەکو سەبەبێک بشارێتەوە دواتریش چی بکات ئەو فشارەی خۆی بەدەستی خۆی لەسەر هەڵگرێت و ئەمیش وای ببینێت کە ئەو خۆشی دەداتێ بۆی لابردنی فشارەکەەوە جا خۆی غەریزەکان ڕێگاوان غەریزەکان وەکو ئاغاوان خۆیان چی دروست دەکەن فشارێک لەسەر ئینسانەکە دروست دەکەن ئەی باشە خۆ ئێمە دایمە ئەو حەزومەی لە غەریزیە بەچی دەزانین بە شتێکی خۆش دەزانین ئەی باشە ناخۆشیەکانی ئێخۆ لەسەر ئەساسی ناخۆشیەکە و خۆشەکە دروست دەکات ئەو فشارێک لەسەر ئێمە دروست دەکات بۆ نمونە برسێتی فشارێک لەسەر ئێمە دروست دەکات ئێمە کە نان دەخۆین و ئەم برسێتیە تێر دەبێ وەز بە خۆشیەک دەکەین ئێمە تەنها ئەوە دەبینین کە غەریزە لێرە چییە سەرچاوەی خۆشیەکانە وەوا بیر ناکەینەوە کە غەریزە سەرچاوەی چیشە سەرچاوەی ئەسڵەن ئەو ناخۆشیەیە کە دواتر ئەو فشارەیە کە ئەو لەسەر ئێمەی دادەنێ دواتر دێتە و فشارە لا دەبا و لە دەرەنجامی لابردنی فشارەکە چی دەبێ خۆشیەک چێژێک دروست دەبێت ئێمە حەز و مەیل و هینەکان چۆن دەبینین بەردەوام بە سەرچاوەی
چێژ و خۆشی دەبینین لە کاتێکا لەلایەکەوە ئەمانە وەکو ئاغاکە چی دەکەن لەلایەکەوە فشارەکەمان بۆ دروست دەکەن بەڵام ئێمە فشارەکە ناخێنە ئەوەی کە ناڕەحەتیە بۆمان دروست بووە نایخێنە سەر ئەوەی کە ئەمە غەریزەیە ئێمە تووشی ناڕەحەتی کردووە لەلایەکی ترەوە بەڵام کاتێک کە ئەم فشارە لەسەرمان لا دەچێت بۆی تێربوونی ئەو داوایی کە غەریزەکە هەیەتی ئێمە چی دەکەین ئێمە خۆشەکە دەگەڕێنەوە بۆ غەریزەکە یعنی ئەمە وەکو بڵێ ئەم جۆرە لە خۆشی سەلبی خۆشیێکی بە تەواو چییە فیزیکیە بۆچی چونکە ئەوەی دروستی دەکات چی هەرخۆی فیزیکیە مادیە بۆ نمونە کە تۆ سەرماد دەبێ دواتر گەرمت دەبێتەوە خۆشە ئەوەی کە ئەم ساردی و گەرمیە سەرچاوی ئەم خۆشی و ناخۆشیە چییە شتێکی فیزیکیە سەرمایە لەگەڵ چی لەگەڵ گەرمە جا لێرە کاتێکە ئەو جۆرە لە سوپاسگوزاری و ئەو جۆرە لە عوجب کە باسمان کرد دروست دەبێ عەقڵ ئیتر لێرە چی دەبێ عەقڵ تەنها هیچی نییە لێرە لە ناو بازنێکی بەتاڵا دەسوڕێتەوە هیچ کاریگەریەکی لەسەر چی نییە نابێتە سەرچا هیچ نابێتە مەرجەعێک بۆ کار و کردەوە ئەخلاقیەکان یعنی ئەمە لە ڕاستیە تەقاعودکردنی چییە عەقڵە ئەمە خانە نشینکردنی عەقڵە یعنی تقریبا وەکو ئەوە وایە تۆ کۆمەڵە شدەیە هەم اعتقادێکی دینی یا مەزەبی پێت دەڵێ هەر ئەوەندە تۆ بڕوات بەمانە هەبێت و ئیتر دوای ئەوە ئیتر ئەوەی کە لە ژیانە هەیە بەپێی تۆ ئەنەکانی خۆت دەڕۆی بەڕێوە بەس ئەوەندە هەیە تۆ بڕوات بەمانە هەبێ ئیتر ئەوی تری کە لە ناو ژیانایە هەر بە هەمان سیستەم دەڕوا بەڕێوە کە خەڵکێکی تر ئەو باوڕەشی نییە و هەر بە هەمان سیستەم دەڕوا بەڕێوە یعنی لێرە اعتقاد هیچ کاریگەریەکی لەسەر چی نییە لەسەر ژیان نییە و کاریگەری لەسەر پەیوەندی مرۆڤەکان نییە هەر لەو اعتقاداتانی کە هەیە فەرزە نەسەر کۆمەڵی اعتقاداتی جیاوازەیە هەر لێرە خەڵکانێک هەریەکە بڕوای بە اعتقادێکەیە اعتقادەکانیش لەوانەیە دژ بن فەرزەن اعتقادێکەیە دینیە اعتقادێکەیە نادینیە بەڵام کە سەیری هەڵسو کەوت و ژیانی ئەم خەڵکە دینیە و نادینیە دەکەین فەرزەن بۆ نمونە لە بازاڕا دەبینین بە چی ئیش دەکەن بە هەمان سیستەمیش دەکەن ئەو کاتە ئەوەی اعتقادە هیچ ڕەبتێکی نامێنە بە چیەوە بە ژیانی واقعیتەوە بە پەیوەندی ئینسانەکانەوە اعتقاد ئەو کاتە تەنها دەبێتە بیانوویەک بۆچی بۆ بەرامبەربوونەوە من سوورم تۆ ڕەشی فەرزن اعتقاد تەنها نیشانەیە کە وەکو ئێمە لکاندومانە بۆ خۆمان بۆ ئەوی خۆمان جیاکەینەوە لەوانی تر و بتوانین درێژە بە ململانەکە بدەین هەر وەکو مۆرکێک وایە بۆ نمونە خێڵێکی بیدایی لە تەوتەمەکەی خۆی مۆرێکە ئیشارەتێکی تایبەتە خۆی پێجا دەکاتەوە لەوانی تر ئیتر ئەوەی لە ئێمە نەبێ خراپە ئەوەی لە ئێمە بێ چاکە لێرە چی دروست دەبێ ئەو جەنگی هێز دروست دەبێ جارێکی تر بەرامبەربوونەوە دروست دەبێ جا لێرە ئەم جۆرەش لە سوپاسگوزاری هەروەکو ئەو چۆنەوە اعتقادە ئەمە هەر سوپاسگوزاریەکە چۆن ئەو اعتقادە هیچ ڕۆڵێکی نییە لە ژیانی فعلی ئێمە و هیچ ڕەبتی بەو سیستەمی پەیوەندیەوە نییە کە پەیوەندیەکانە ینی لە ئینسان لە پەیوەندیایە لە ناو کۆمەلگا ئەو سیستەمە کۆمەڵایەتیە کە پەیوەندی تاکەکان ڕێک دەخا و هیچ گۆڕانێکی تیا دروست ناکە بە هەمان شێوە ئەم جۆرە لە بیرکردنەوەش ئەم جۆرە لە عەقڵیەت هیچ هین دەکرێت وەکو عەقڵ دەخرێتە شوێنێک و ئیتر لەویا تۆ بۆ خۆت عەقڵ نەبێ بەسەر چیەوە بەسەر ژیانەوە و ئێوە بە ئاسانی ئێمە دەتوانین لە حەزەی ئەوە بکەیت سێر دەکەین بۆ نمونە لە بازاڕە خەڵکە اعتقاد جیاوازەکان وەکو بە هەمان سیستەم چی دەکەن کاسبی دەکەن کڕین و فرۆشتن دەکەن هەمان سیستەمە کابرایەکی فلانی لەگەڵ کابرایەکی فلانی کاردووکیان دوکانیان هەیە تۆ بڕۆشتیان لا بکڕە مامەڵەکردنەکەیان چییە بە هەمان سیستەمە ئەی کەواتەم اعتقاد و بیر و باوڕە جیاوازانەی کە شەڕی لەسەر دەکرێت و خەڵکی لەسەر دەکوژێ ئیشی چییە کەواتە ئیشی لەویان نییە ئیشێکی تری هەیە شتێکی تری هەیە کە ڕەبتی بە چیەوە نییە ڕەبتی بە پەیوەندیەکانەوە نییە ئەو سیستەمەوە نییە کە پەیوەندیەکان ڕێک دەخا و ئەوەش کە خۆشگوزەرانی کەسەکانە لەکوایە لە اعتقادەکان نییە لەویایە لەو پەیوەندیە فعلیانایە واقعیانایە کە ئینسانەکان لەگەڵ یەکە هەیەە ئایا ئەو کەسە چەند دەستکەوت بەدەست دێنێ چۆن دەتوانێت فعلەن کەسێک بێ کە خۆشی ببینێ بە پێچی
بەپێ ئەوەی کە پێی دەوتێ خۆشی لە ناوە کۆمەلگا و ئەو کەسە خاوەنی فلانەشت و فلانەشت و فلانەشت بێ ئەمە بەمە چی دەبێ ئەس بە خۆشی دەکە ئەم خۆشیە هیچ ڕەبتێکی بەچیەوە نییە بە بیر و باوڕەکانی و بەوەی کە جەنگی لەسەر دەکات وە کوشتن و برینی لەسەر ڕوو دەدا یعنی ئەوەی عەقلیە بە تەواوەتیدا عەقڵ دەخرێتە شوێنێک وا پێناسە دەکرێتەوە کە ئەمە عەقڵە وەکو وتمان کە ئەمە عەقڵ نییە خۆی وا پێناسە دەکرێتەوە بۆی عەقڵ ببرێتە دەرەوەی هەموو شتێک لێرادا دەنرێت و دەڵێت تۆ ئیشت لەویایە بۆ خۆت دانیشە و لێرەش بخۆی پاڵنەرانێکی تر هەن کە وا لە تۆ دەکەن لە پەیوەندیدا بی لەگەڵەوانی ترە جا ئەم عەقڵیەتە چۆنە بۆ نمونە دێت بۆ ئەوت بۆ باز دەکا کە خوا چەند گەورەیە بۆ نمونە کام شتانەی دروست کردووە بەو وردیە یەک دنیاشتت بۆ باز دەکات یەک دنیا ڕقەمت بۆ دێنێتەوە تۆ تووشی جۆرێک لە سەر سوورمان و شتی عەجایب دەبی ئەمە تەبەن تەنها چییە تەنها جۆرێک لە واد لێ دەکات تۆستکەی خودایە گەیە بەهێزە ئاوایە ینی هەمووی ڕەبتی بەچیەوە هەیە بەهێزەوە هەیە بەڵام ئەمە هیچمان پێ ناڵێ لەبارەی ئەوە کە خوا عادلە کە خوا حەقا بۆچی چونکە ئەمانە دەکەونە ناو منطقەی ئاکارەوە بەڵام ئەوی تر دەکەوێتە ناو منطقەی چیەوە منطقەی کارەوە ئەمە جیازی کارکردنی بوونەوەرەکانە ئێمە لێ ڕادەمێنین ئەو جیازەیە و ئێمە ناچینەن منطقەیەکی تر لە بوونەوە ڕامێنین کە ڕەبتی بە چیەوە هەیە بە مەسیری ڕاستەقینەی بوونەوەرەوە هەیە ینی ئێمە لە جیازێک لە جیازەکان ڕامێنین کە چۆن ئەو هەموو شتە ڕەبت کراوە بە یەکەوە ئەمە دەمان باتە شوێنێک لە بیرکردنەوە کە هیچ ڕەبتێکی بەوە نییە کە ئەم جیازە بۆچی هەیە بۆچی هەیە ینی ئەمە نامان باتە ناو ئەم منطقەی کە وجودی جیازەکە لەسەری چییە دامەزراوە یعنی لێرە تا بیرکردنەوە تێڕامان لەکوێیە لە ناو عەجایب کارکردنی ئەم جیازایە لەوانەیە کە ئەمە چۆن لەسەر چه ئەساسێک هاتووەتە بوون لێرە تێڕامان لە بوون نامێنێ کە تێڕامان لە بوون نەما هاتە ناو کارکردنەوە ئەم حاڵەتانە دروست دەکا بیرکردنەوەیەکی عەجایب خواست ئەوە نیە حەزی لە عەجایب و شتی غەریب و چوزان و ئەوەی کە حەزی لە مەتەڵ هەڵێنان و جۆرێک لە یاری سێرکە چوزانم سێرک ینی سێرک شتێکە لەو شتانێک کە خەڵک حەزی پێ دەکا و چەپڵەی بۆ لێدا و شتێکی عەجایب و سەری سۆر دەمێنێ و ینی وەکو جۆرێک لە چی لێ دێ حەزکردن لە شەعوە زەبازی و سحر و ئەم شتانەی کە تەنها نەتیجەکەیان شتێکی ئەوتۆ نییە هەر ئەوەندەیە تۆ فعلەن حاڵەتێکە بۆ دروست دەکات و شتێکی حاڵەتێکی سەیرە بۆ دروست دەبێت و خۆشێک و هیچی تر کاتی عەقڵ دەخرێتە ئەو شوێنە دەوتێ عەقڵ تەنها ئیشی ئەوەیە تووشی ئەم جۆرە لە عوجب و تووشی ئەم جۆرە لە سوپاسگوزاری بێمەعنا بێت ئەو کاتە وا کراوە لە ئێمە بیل لە عەقڵ بکەینەوە کە عەقڵ هیچ وەزیفەیەکی نییە تەمان ئەمە بۆ عەقڵ دەخرێتە بێ بۆی شەرعیەت بدرێ بە غەریزە و حاکم بێ لەسەر ویست ئەوەی تایرە باسم کرد تقریبا درێژەدان بوو بە ئەوەی کە ئەو لە دانیشتەکەی پێشوو باسمان کرد لەبارەی ئەو جۆرە لە عەقڵیەتەوە کە لێرە باسکراوە ئێستا من دەچمە پەرەگرافی دوای ئەو پەرەگرافەکە دەخوێنمەوە اینجا دەست بە باسکردنی دەکەین ئەمە دەقی پەرەگرافەکەی ترە ئەڵێ لە واقعدا دەبینین هەر کاتێک کە عەقڵێکی ڕۆشنکەرەوە لا بەلای ئەوەدا دەکاتەوە کە لە ژیاندا چێژ و خۆشی بەدەستبێنێ ئەوە مرۆڤەکە لە دڕازیبوونێکی ڕاستەقینە دوور دەخاتەوە هەر ئەمەش وای کردووە کە زۆربەی خەڵکی بە تایبەتی ئەوانەیان کە ئەزموونێکی فراوانیان لە بەکارهێنانی عەقڵدا هەیە گەر ڕازگۆیەکی وا لەلایەن هەبێ کە دان بەڕاستیدا بنێن ئەوە بەڕادەیەکی دیاریکراو هەست بە بێزاری بەرامبەر عەقڵ دەکەن چونکە لە دوای ئەوەی کە هەموو ئەو باشانەیان لەبەر چاوە کە پێی گەیشتون ناڵم هەر لەو سەنعەتە باوانەی خۆشی و ڕاوبواردندا بەڵکو لە خودی ئەو زانستانەشدا کە دوجار بۆیان دەرکەوتووە وەک ئەوە وان کە بۆ زەخاوی مێشک بن لەم حاڵەتەدا وا خۆیان دەبینەوە
بۆ بەدەستێنانی ئەو خۆشیەی کە بە عەقڵ پێیگەیشتوون چەندەها ئەوەندەی ئەو خۆشیە ناخۆشی و دەردی سەریان چەشتووە. ئەم کەسانە لە بەرامبەر زۆرینەی ئەو خەڵکەدا کە جڵەوی خۆیان تەنها داوەتە دەست حەز و غەریزە سروشتیەکانیان و ڕێگەیان نەداوە بە عەقڵ کە کاریگەری بخاتە سەر گەیشتن بەو خۆشیەی کە لە کاروکردەوەکانیان دەکەوێتەوە، هەست بە جۆرێک لە حەسوودی دەکەن کە زۆر زیاترە لەو بەکەمگرتنەی کە لە بەرامبەر گوزەرانی ئەوان هەیەە. تەبەن ئەمە باسی جۆرێک لە مرۆڤ دەکا کە خۆی بە مرۆڤێکی عەقڵانی و زانا دەبینێ لە بەرامبەر خەڵکێک کە خەڵکێکی نەزان و ئاساییە بەو معنایە کە بە معنایان بەرامبەربوونەوەی لێرەدا هەیە. باشە و کەسە عەقڵانە کێن؟ ئەو کەسانەی کە مەشغوڵن بە عەقڵەوە بە عەقڵ مەشغوڵن، یعنی ئیشوکاریان ئەوەیە کە عەقڵ حزوریە لە ناو ئیشوکارەکانیانە، ئەمانە کێن لەم پەرەگرافە باز دەکرێت؟ ئایا فعلەن ئەو عەقڵەی لێرا باز دەکرێت ئەو عەقڵەیە کە دەبێ ببێتە حاکم لەسەر ئیرادە، یا عەقڵێکە فعلەن ئەمیش عەقڵێکی خانە نشین کراوە ڕەبتی بە چیەوە نییە؟ ڕەبتی بە هەرس و کەوت و ژیانی ڕاستەقینەی کەسەکانەوە نییە. ئەوانەی کە بێزار دەبن لە عەقڵ، ئەوەی کە لە پراوێزەکە کانت باسیەوە دەکا میزۆلۆجیا، ینی جۆرێک لە ڕقبوونەوە لە عەقڵ، بێزاری لە عەقڵ، بێزاری دەربڕین بەرامبەر بە عەقڵ، کە عەقڵ کاتێ تۆ شوێنی دەکەوی هەست دەکەی ناتگەیەنێ بە هیچ و بێزارت دەکا. ئەم عەقڵە کامەیە؟ وامە تەبەن جۆرێکی ترە لە عەقڵیەت، بەڵام هەر نزیکە لە ئەمیش نزیکە لە عەقڵیەتەکەی پێشوو کە وتمان عەقڵیەتێکی سوپاسگوزار و چییە؟ ئەوەی حەزی لە شتی عەجایبە. ئەم عەقڵەیان بزانین چۆنە، ئەمەیان چییە؟ کاتێک زانایەک لە تاقیگەیەکە ساڵانێکی زۆر خەریکی ئەوە دەبێ هەر متابعەی شت دەکات و دەیوێ بگات بە شتێک، و ئەم عەقڵەی لێرە باز دەکرێت، من هەست دەکەم ئەو جۆرە لە عەقڵە کە عەقڵێکە خۆی سەرقاڵ دەکا بە چیەوە؟ بە زانینی شتانێکەوە کە دەکرێت ئەم شتانە دواتر فعلەن شتانێکی لێ بکەوێتەوە کە شتەکان خۆیان لە ڕووی ژیانەوە ژیانت بۆ سەلکەن. بۆ نمونەوە ئامێرانەی کە ئێمە هەمانە، ئەو ژیانەی کە ئێستا هەیە بەرهەمی چییە؟ بەرهەمی ئەو جۆرە لە عەقڵە. ئەو عەقڵەی کە دەگەڕێ بە شوێن چیە؟ بە شوێنەوە کە ژیان ئاسانکە نەک خۆشیکە. و ئەو وەسایلانەی کە ئێستا لە بەردەستمانە هەن ئەوانە ژیان ئاسان دەکەن نەک ژیان خۆش دەکەن. کاتێک من بە ئۆتۆمبیلێک لێرەوە دەچم بۆ فلانە شوێن یا بە تەیارەیە کە جاران تۆ بە مانوبوونێکی زۆر و بە چەنە کاتێکی زۆر دەتوانانی بگەیتە ئەوێ، ئەمە چییە؟ ئەمە ئاسانکردنی ژیانە، نەک ژیان خۆشکردن نییە، ژیان ئاسانکردنە. و کێشەکە ئەلێرەیە ئاسانکردنی ژیان و ژیان خۆشی و ژیان ئاسانی چی کراوە؟ تێکەڵ کراوە بە یەک. ئێمە ژیانمان ئاسان کراوە نەک ژیانمان خۆش کراوە. یانە ئەوە وەسایلانەی کە لە بەردەستمانایە ژیانی بۆ ئاسان کردوین نەک ژیانی بۆ خۆش کردوین. ژیانی بۆ ئاسان کردوین یانی چی؟ بۆ نمونە گەرما و سەرما، ئێمە بە گەرما و سەرما ناڕەحەتیمان توش دەبێ و بە سەختی دەتوانین فەرزەنە گەر جاران وایە ئەو وەسایلانە لە بەردەست نەبوایە بە سەختی دەمانتوانی خۆمان گەرم بکەینەوە. بەڵام ئێستا بە ئاسانی دەتوانین چی بکەین؟ خۆمان گەرم بکەینەوە. نەگەر دەتوانین خۆمان گەرم بکەینەوە، ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەو وەسایلە تەکنۆلۆژیایانەی کە هەیە ئەو جەوەی کە مناسیبە بۆ جسممان دروستی کەین. فەرزەن جەستەی من لەگەڵ بۆ نمونە 25 پلەی سەدیا ڕادێت و ناڕەحەت نابێ نە بە سەرما نە بە گەرما، و ئێستا وەسایلەکان ئاوا دروستکراونی سیستەمی سەرما و گەرما کە تۆ دەتوانێت ئەو شوێنەی لێ دادەنیشی بخەیتە سەر چی؟ وای لێکە کە بچێتە ئەو پلە گەرماییەوە کە بۆ تۆ ینی هینە گونجاوە. ئەمە جۆرەکە لە گونجاندن
وەلام گونجانە جۆرێک لە یعنی تایە سەر بەوەیە کە وتم کاتێک کە تۆ ناڕەحەت دەبی لە ناڕەحەتیکەوە دواتر دەچیتە ناو لە ئاوێکی ساردەوە دەردێنن بۆ ناو ئاوێکی شلەتێن فەرەزان یا لە سەرماوە بۆ حاڵەتێکی تەبیعی ئەو فشارە لەسەر نامێنێ ئەمە شەر ئاوایە یعنی ئەم شتانە چی دەکەن وەسیلەن بۆ ئەوەی ئەو فشارانەمان لەسەر لابن یعنی هەمووی ڕەبت بەچیەوە بەهێزەوە ئەی هێز ڕەبتی بەچیەوە هەیە هێز ڕەبتی بە ئاسانیەوە هەیە نەک خۆشی یعنی ئەوەی بەهێز دەکرێت چی دەکا شتەکانت بۆ ئاسان دەکا نەک شتەکانت بۆ خۆش دەکا هەر لەبەرەوە هەرچی وەسائلەیە کە لە بەردەمی ئێمایە ئێمە بۆ خۆشگوزەرانی خۆمان عەلا ئاساس دروستمان کردووە ئەوانە چی دەکەن ئەوانە ژیانیان ئاسان کردوین نەک ژیانیان خۆش کردوین بۆچی چونکە ئەمانە هەمووی بەچی ئیش دەکەن بەهێز ئیش دەکەن و هەمووی بە یاسا فیزیکەکان کە یاسای هێزن ئیش دەکەن کە بە هێزیش بوو یانی چی یانی فشار خستنە سەر و فشار لەسەر لابردن ئەم فشار خستنە سەر و فشار لەسەر لابردنە عینەکە دروست دەکات ئەو کاتە تۆ دەڵێی خۆشی دایمە ڕفتە بەچێوە بە ناخۆشیەوە ئەگەر ناخۆشی نەبوو خۆشیش نییە یعنی ناخۆشی ئەساسی چییە ئەساسی خۆشیە کاتێک کە تۆ سەرماتە کاتێک گەرمت دەبێتەوە هەز بە خۆشی دەکەی یعنی چی یعنی ناخۆشیەکە کە سەرمابوونەکەیە ئەساسی چییە ئەساسی خۆشیەکەیە ئەوەی کە گەرمایەکە پێت دەدا ئەلێرە سێر دەکەی ئەم خۆشیە کە هەیە وەکووتمان ڕەبتی بچێەوە ڕەبتی بە ئاسانژیانەوە هەیە چۆن ئێمە بە ئاسانی بژین چۆن ئێمە مانوو نەبین ئەسەن جارێ هەر تەکنۆلۆژیا کە دروستکراوە بەرهەمی ئەوەندەی تەمەڵی تەوەزلی ئینسانە یعنی ڕاکردنێتی لە چی لە ئیش لە سەختی لە کاتێکا سێر دەکەیت لە شوێنێکی ترەوە ئێمە شتەکانمان بۆ ئاسان کراوە بەڵام لە شوێنێکی ترەوە تووشی چی هاتوین تووشی جۆرێکی تر لە سەختی هاتوین یعنی لێرە ڕاوکێشەکە حەل نابێ یعنی ئەوەی کە هەیە دەسوڕێتەوە لێرە لای دەبێت دەچێتە منتیقەیەکی تر جا ئەو عەقڵیەتە کە دێت ئەو جۆرە لە عەقڵ کە خۆی سەرقاڵ دەکا بەم شتانەوە تاوان مەیلەکەیە بۆ ئەوەی کە ئەو بێت ئەم شتە بدۆزێتەوە و دروستی کاتووە دڵی خۆی خۆشکە دڵی خۆشە بەوەی کە ئەمە دەکا و هەز دەکا شتێکی کردووە کە خەڵکێکی تر ناتوانێ بیکە ئەم حاڵەتانە یعنی لێرە کاتێک کە کەسێک دەچێتە ناو تاقیگەیەکەوە هەر سەرقاڵی ژمارە و سەرقاڵی کۆمەڵە شتە ئەم جۆرە لە عەقڵ کە لێرەکان باسی دەکا ئەو جۆرەیە لە عەقڵ تەمان ئەم جۆرە لە کەس کە دەچێتە ناو تاقیگەکان و سەرقاڵە بە ئەم جۆرە لە عیلمەوە کە تەکنۆلۆژیای لێ دەکەوێتەوە ئەم جۆرە لە کەس لە ژیانی چیدا دەبڕێ لەو ژیانە غەریزیە دادەبڕێکە لەو خۆشیانەی کە خەڵکێکی ئاسایی پێی دەگایانی فەرزەنە و کەسە ئاوا خۆشی لە خواردن ناباکە کەسێکی تر کەسێکی ئاسایی لە ماڵەوە دادەنیشێ خۆشی لە خواردن دەبە ئەو کەسێک کە مهتەمە بەم خۆشیانە ئەم خۆشیانەی بە بۆنەی چیەوە بە بۆنەی ئەو ڕۆچوونەوەی بەناو ئەو شتانە بە بۆنەی مانەوەی لەگەڵ ئەو شتانە بە بۆنەی ئەو ژیانەی کە لەوێ دەیکات ناگات بەم خۆشیانە ئەو کاتە کە دێتە دەرێ لە تاقیگە و دواتر سێر دەکا باشە ئەمە چی کردو ئەو خەڵکە بۆ خۆی بە خۆشی دەژی بە مانە غەریزەکەی تەبان ئەی ئەمیش بۆ خۆی لەناو ئەو تاقیگا خۆی سجن کردووە هەر خەریکی ئەمەیە ڕاستە ئەمە بەرەمێکی لێ دەکەوێتەوە ڕاستە شتانێکی باشی تایە بەڵام لەگەڵەوەشا چییە ژیانی خۆشی لێ حرام کردووە کەواتە لێرە چی دروست دەبێ ئەم کەساس دەکا ئەم شتەی کە کردوویەتی چییە بەلاش بێمانا کردوویەتی و تووشی جۆرێک لە بێمانایی دەبێ و هەز دەکا باشە ئەمەی بۆ کرد یعنی ئەی نەدەکرا نەیکات و وەکو ئەو خەڵکە بژی ژیانی لەوێ سەرف نەکە و ئەم خۆسەرقاڵکردنەی کە خۆسەرقاڵکردنی ئەوەیە کە پێی دەوت ێزانە و کەسانێک فەرزن هەن لە مەوزوعێکا دێن ئەوەیە دەڵێ کە ئەندێ جار وا تێدەگەن بۆ چییە بۆ زەخاوی مێشکە یعنی تۆ ئەم شتانە حەڵ دەکەیت و جۆرێک لە حەزت لێ حەزێکت تایە بۆ ئەوەی
کێشەیە بگەیتە نەتیجە لە حەلەکەی بەردەوام شت دێنیت و شت دەبیت ئەمە جۆرەك لە چیتایە جۆرە لە خۆشیتایە بەڵام خۆشیە بۆ چی بۆ زاخاوی مێشک وەکو ئەو مڕەبعاتی کە تۆ چی دەکەی وشەکانی پێداوی دەخێتە ناو مڕەبعاتەکەەوە تا حەلیکەی وەکو جۆرێک لە مەتەڵ و مەتەڵکاری کە جۆرێک لە خۆشیتایە فەرەزانە مەتەڵە هەڵبێنی ناهڵێنێنی جۆرێک لە جوڵاندن یاریە ینی ئەو هێنەی کە تۆ ڕسمەکە تێک دەچێ و مڕەبعاتت و ئاواهێنەی دەکەیت و ئەمە جۆرێک لە چیتایە جۆرێک لە خۆشیتایە بەڵام لە عینی کاتێک کە تۆ سەرقاڵ دەبی بەمەوە فەرەزان ئەگەر ئەمە بچێتە بوارێکەوە لە ناو ریاضیات تا کەسێک دەیەوێ هەر خەریکی ئەما و کێشانەیە لەم لاوە دەیانێنە و لەو لاوە دەیان با و ڕۆژانە هەموو ڕۆژێ سەرقاڵە بەمەوە وەژیانی تەرخان دەکا بۆ مەوزوعە ئەگەر فعلەن جۆرێک لە خۆشیە ڕای دەگرێت لەناو ئەو یاریە بەڵام لە عینی کاتا دواتر دێنێ خۆی مقارنە دەکات بە خەڵکێکی ئاسایی دەڵێ ئەو خۆشتر دەژی لە من فعلەن حەسوودی بەو دەبا ینی زیاتر لەوەی کە بڵێ ینی زیاتر لەوەی کە باشیەکانی ئەم جۆرە لە عەقڵ کە لە خۆیان هەیە باس دەکا وەکوکان دەڵێ حەسوودیەکی زیاتر دەبابەوە بۆچی لێرە دەڵێ ئەم کەسەی کە ئەگەر بێت و ڕازگۆ بێ ئەم کەسە کە خەریکی ئەو جۆرە لە ئیشە ئەگەر ڕازگۆ بێ تێدەگا کە بۆ گەیشتن بە خۆشیەکی بچووک چی کردووە چەنە ناخۆشی و سەرسەختی قبول کردووە ئەی ئەگەر با تای ئەو خەریکی ئەو شە نەبووایە ئەویش وەکو هەر کەسێکی ئاسایی چی دەکرد دەیتوانیت خۆشی لەو ژیان ببینێ وەکو تەمەنەمە من بە عەقڵێتی ئەو جۆرە لە کەس بیر دەکەمەوە ینی ئێستا لە بیرکردنەوەی ئەوە ئەم قسانە دەکەم نەکی ئی خۆم نەکی کانتیش ئەو کەساس دەکا ژیانی خۆش دەبوو ئەگەر باتای و ینی ژیانی لە دەستچوو ئەوە تەمەنێکی زۆری بردەسەر و نەیتوانی فەرەزەن سەیرانێ بکە نەیتوانی چی بکە ینی نەیتوانی ئەوە بکاکە خەڵکێکی ئاسایی بۆ خۆی خەریکێتی و خۆشی لە ژیان دەبینێ تاوان شتێکی تریش هەیە هەر عمومەن لەوانەیە هەمووتان بیست بێ خەڵکێکە خۆی بە عەقڵ دەبینێ زۆر جاریتر دەڵێ خۆزگا عەقڵ نەبوو مایە منیش وەکو ئەو خەڵکە ئاساییە بیرم بکردایە تو ئێستا ئاوا ژیانم ناڕەحەت نەبوو سەخت نەبوو ئەمە تەمان هەمووی دەکەوێتە کوێ هەمووی ئەم جۆرەیە لە عەقڵیەت ئەوەنە ئەوەی کە عەقڵە لە ڕاستیە ئامانجێکی دی هەیە و ئامانجێکی تری هەیە کە ئەم ئامانجە زۆر باڵاترە لەو خۆش گوزەرانیە کە غەریزەکان سازی دەکەن و ئەو خۆشیانیش لەناو ئەو جۆرە کاتێکە عەقڵە حزور پێیا دەکا ئەو خۆشیەی کە لە بەرەو ڕۆشتن بەرەوە ئامانجە کە عەقڵ داوا دەیکات تۆ دەیبینی زۆر زیاترە و ناکرێ مقارنە بکرێ بەو خۆشیە غەریزیە ئاساییە کە لە دەرەنجامی چیا دروست دەبێ خۆشیێکی سەربیە لە دەرەنجامی ئەوە دروست دەبێت کە ناخۆشیە گەیە بۆیە ئەو خۆشی هەیە و کاتێک عەقڵ فعلەن دەبێتە حاکم و جۆرێک لە ژیان دێتە ئاراوە ئەم جۆرە لە ژیان جۆرێک لە خۆشیتایە کە خۆشیەکە لەسەر ئەساسی ناخۆشی دانەمەزراوە یعنی چیە یعنی خۆشیێکی سەلبی نییە خۆشیێکی ئیجابیە خۆشیەکە لە خۆیان خۆشیە نەک لەبەر ئەوەی لەژێر فشارێک تۆی لابردووە خۆشیەکە دروست بووە و لێرە تۆ لە منطقەی چی دەردەچی لە خۆشیەکانە لە منطقەی خۆشی سەلبی دەردەچی کە ڕەبتی بە سیستەمی هێزەوە هەیە دەچیتە منطقەی خۆشیەکی تر کە خۆشیەکی وجودیە و خۆشیەکە کە دەکەوێتە منطقەی چیەوە منطقەی ئاکارەوە و دەکەوێتە منطقەی بوونەوە نەک چیەوە نەک کارکردنەوە ئەمیتریان منطقەی کارە خۆشیەکانی ناو منطقەی کارە کە وتمان خۆشین لەسەر ئەساسی ناخۆشی ینی لەسەر ئەساسی بەرامبەربوونەوە ئەم شتە خۆشە لەبەر ئەوە فلانی تر ناخۆشە وەکۆی کە پێشتر لە مەوزوعی نازانم لە یەکێک لە باسەکان باسی مەوزوعی هەویەمان کرد ئەم شتە لەبەر ئەوەی ئەوانی تر نییە بۆیە خۆیەتی نەک ئەم شتە خۆیەتی بۆ هەیە ئەوانی تر نییە کاتێک کە خۆیەتی ینی چی ینی ئەوانی تریژ نەبن هەر خۆیەتی ینی ئەمە خۆشیەکی چییە ئەمە خۆبوونێکی ڕەهایە وابەستە نیە بەچیەوە بەوانی ترەوە تاوان خۆشیەکەی تر چییە خۆشیێکی ڕەهانیە خۆشیێکی وابەستەیە بەچیەوە بە جژەکەیەوە کە ناخۆشیە بەڵام ئەم خۆشیەی ترکە لە ڕێگەی ئەو عەقڵە ڕاستەقینەوەکە لە ناو مرۆڤ هەیە و ڕەبتی بە منطقەی بوونەوە هەیە نەکردنەوە هەیە ئەم خۆشیەکە لە خۆیان خۆشە
یعنی خۆشیێکی وابەستە نییە بە دژەکەیەوە لە بەرامبەربوونەوە خۆشیەکە دووز نابێ ئەم خۆشیە لە بەرامبەر چیا خۆشە لە بەرامبەر ئەو ناخۆشیەی کە لە بەرامبەریا هەیە بەڵام ئەم خۆشیەی تر لەوە خۆش نییە کە لە بەرامبەر ناخۆشیەکی هەیە خۆشیەکی خاڵس و پەتیە و خۆشیەکە لە ناو خۆیان خۆشە لە دەرەنجامی ئەوە دووز نەبووە کە فشارێکی لاداوە یعنی خۆشیێکی ئیجابیە لە لێرە ڕادەوەستم لە دانیشتنی دوای ئەمە باس لەو عەقڵە دەکەم کە بەرەو ئەو جۆرە لە خۆشی ڕەهامان دەبا و لە پەرەگرافی ئەخیری ئەم بەشەی باسەکە باس لەو جۆرە لە عەقڵ کراوە